پسپۆری تیشکی و سۆنەرم هەڵگری بڕوانامەی بۆرد واتە دکتۆرا لە بواری تیشک و سۆنەر هەروەها مامۆستام لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی. سۆنەر جۆرێکە لە پشکنینی پزیشکی بە ئامێرێکی تایبەت کە پێوترێ ئامێری سۆنەر ئەتوانرێ ئەنجام بدرێت. ئەم جۆرە پشکنینە ئەتوانرێت بۆ هەموو تەمەنەکان بکرێت لە تەمەنی کۆرپەلەوە هەتاوەکو تەمەنی گەورە و لەسەرەوە هەتاوەکو بنی پێ ئەتوانێت سۆنەر ئەنجام بدرێت. بۆ نمونە ئێمە ئەتوانین بۆ ئەو مناڵانی کە هێشتا سەریان بە تاوەتیدا نەخراوە کاسی سەر ئەتوانین سۆنەر بکەین بۆ سەر بۆ پشکنینی مێشکی، ئەتوانین سۆنەر بکەین بۆ چاو، ئەتوانین سۆنەر بکەین بۆ مل، بۆ غوددا، بۆ لیمفەگریەکان، سۆنەر هەمان بۆ سنگ، بۆ سک، بۆ حەوز، ئیتر بۆ هەموو ئەندامەکانی لێش سۆنەر دەوری گرنگی هەیە ئەتوانین بەکاری بهێنین بۆ دەستنیشانکردنی بارە ناتەندروستەکان و نەخۆشیەکان، یان بۆ ئەوەی کە دڵنیابینەوە ئایا ئۆرگانەکانی ناو لەش ئەندامەکانی لێش تەندروستن یاخود ناتەندروستن. لە ڕووی زانستیەوە تا ئێستا ئەگەر سۆنەر بە شێوەیەکی زانستی بەکار بهێنرێ بە شێوەیەکی پێویست زیانێکی لاوەکی ئەوتۆی نییە کەوا توێژینەوەکان دەریان خست بێ، ینی بە شێوەیەکی گشتی ئەگەر بە شێوەیەکی زانستی و بە پێویست بکرێت هیچ زیانێکی لاوەکی ئەوتۆی نییە. سۆنەر بۆ زۆر حاڵەت بەکارێت وەکوتم لە تەپڵی سەرەوەی هەتا بنی پێ ئەتوانین سۆنەر ئەنجام بدەین بۆ دەستنیشانکردنی زۆربەی زۆری نەخۆشیەکانە. هەندێک حاڵەتمان هەیە بەبێ ئەوەی کەوا پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون دیاری بکات و بینێرن بۆ سۆنەر نەخۆش هەیە بەخواستی خۆیەت حەزەکە بۆ نمونە باری تەندروستی کۆرپەکەی بزانێ یان ڕەگەزەکەی بزانێ تا ڕادێک هەمانە ئەم حاڵەتانە بەڵام زۆر نین عین نەبۆتە دیاردا تاوەکو هەموو کەسێکی دووگیان بە شێوەیەکی ناپێویست بێت و بێوێ ڕەگەزی کۆرپەکەی بزانێت. هەنێک کەسمان هەیە لە ماوەی دووگیانەکەی بەبێ ئەوەی کەوا پزیشکی ژنان و مناڵبوون بینێرە خۆیەت بەخواستی خۆی ئەوێ سۆنەر ئەنجامدا بۆ ئەوی کە دڵنیا بێت لە ڕەگەزی کۆرپەکەی یان لە باری تەندروستیەکەی. ئەمە هەمانە چەند حاڵەتێکە بەڵام نەبۆتە دیاردا، ینی هەموو کەس ئەوە نییە بەخواستی خۆی بێ داوا بکات و چۆن ئەڵێ سۆنەر کاتەنها لەبەر خاتری بزانە ڕەگەزی کۆرپەکەی چییە. زیاترینی لەلایەن پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوونەوە ئەنێرێن ڕەوانی لای ئێمە ئەکرێ ئێمەش بەپێی ئەو داواکاری کە دکتۆرەکە لێ کردوین سۆنەری بۆ ئەنجامەدەین. جا سۆنەرەکە سۆنەرێکی ئاسایی بێت تەنها بۆ زانینی باری تەندروستی کۆرپەکە و گەشەکردنی کۆرپەکەیە یان هەنێک جا پێویستەکە سۆنەری ملەوەن کە پێوترێت دۆپلەر ئەوە بکەین ئەوش بۆ هەندێک حاڵەتی تایبەتە. ئەو سۆنەرانی کەوا ئەنجامەدرێت بە زۆری بۆ دەستنیشانکردنی نەخۆشی ینی تەشخیصیە کە ئێمە ئەیکەین. سۆنەرمان هەیە سۆنەری ئاساییە، هەندێک جۆر سۆنەرمان هەیە پێوترێت سۆنەری ملەوەن. سۆنەر ئاساییەکان بۆ زۆربەی ئەندامەکانی لەش ئەتوانین ئەنجامی بین. سۆنەری ملەوەن تەنها بۆ هەندێک حاڵەتە، بۆ نمونە بۆ دەمارەکانی خوێن کە بزانین ئەم دەماری خوێنە گیراوە یاخود نا، یان لە کاتی دووگیانە ئەگەر بمانێ بزانین ئایا ئەو خانمە دووگیانە نەخۆشی خوێن خستی هەیە یادنا لەو حاڵتا پێویستەکە کە سۆنەری ملەوەن کە پێوترێت دۆپلەر ئەنجام بە. جۆرێک تریشمان هەیە کە پێوترێت سۆنەری فۆردی کە ئەمە چۆن ئەڵێ شێوەی کۆرپەکە یان ئەندامەکانی لەش وەکو شێوەی ڕاستەقینە پێشان ئەیات، بەڵام لە ڕاستیە ئەمە زۆر جار ئەو معلوماتە زۆرە ناخاتە بەردەست کەوا بزانین ئیتر سۆنەری فۆردی هەموو شتێکە نەخێر بەس ئەتوانین وەکو ئیزافە ئێمە بەکاری بهێنین و بۆ ئەوەی کە چۆنەڵێ ئەو کەسێک کە هاتوو بۆ لامان دڵی خۆش بێ کۆرپەکە بە شێوەی ڕاستەقینە ببینێت هەر ئەوەیە. ئەگینا لە ڕووی پزیشکیوانێ بۆ دەستنیشانکردنی نەخۆشی ئەو زانیارە زۆرە نادا بەدەستەوانێ. دەربارەی ژماری ئەو سۆنەرانی کەوا پێویستە لە ماوەی دووگیانیە ئەنجام بدرێت لە ڕاستیە ئەمە پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون ئەو قەرارە ئەیات چەند سۆنەر پێویستە. لە ڕووی زانستیەوە ئەگەر هاتوو دووگیانەکە بێکێشە بێ 3 بۆ 4 سۆنەر کافیە و بەسە، ینی پێویست ناکاتەوە زیاتر، بەڵام هەندێک حاڵەتمان هەیە پێویستەکە لەمە زیاتر سۆنەر بکات، لەمە زیاتر ینی بۆ نمونە ژێر چاودێریا بێ. بۆیە قەرارەکە هەمووی ئەچێتەوە لای پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون ئەو دیاریەکە چەند جار پێویستەکە کەوا سۆنەر بکات. تیشک بریتیە لە وزەیەکی تایبەت کە پێوترێت کارۆمۆگناتیسی. ئەو تیشکانی کەوا ئێمە لە پزیشکیا بەکاریان ئەهێنین بۆ دەستنیشانکردنی نەخۆشی زیاتر لە جۆری تیشکی ئەکسن، جا بە شێوەی ئەشعەی ئەتیادی بێ کە بە ئەشعەی ڕەشوسپی ناسراوە لە ناو خەڵکدا یاخود ئەشعەی تەنووری ئەویش هەر جۆری ئەکس بەکار ئەهێنێت. لە ڕاستیە ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ تیشکەکانی دەوروبەرە، جا تیشکی ژینگە بێت وەکو تیشکی خۆر یان ئەو تیشکانە بێت کە جاری وایە لە ناو خۆراکە هەیە، ئێمە ناتوانین بەرگریان لێ بکەین و خۆمانی لێ بپارێزین، چونکە هەندێک جۆر خۆراک هەیە جۆرێک لە گەردیلەی تایە کە چالاکە بێت و وامان لێکا کە ئێمە بەرکەوتنی ناوەکیمان هەبێ لەگەڵ تیشکەکانە. بۆیە ڕۆژانە ئێمە بەرکەوتنمان هەیە لەگەڵ تیشکەکانی دەوروبەر، تیشکەکانی ژینگە، هەروەها تیشکە پزیشکیەکان. لە ڕووی زانستیەوانێ هەڵسەنگاندن ئەکرێ بۆ زیانەکان و سوودەکانی ئەو تیشکە
کە بەکار ئەهێنرێ ئەبێت سوودەکانی زیاتر بێ لەو زیانانی کە هەیەی ئینجا قرارە درێت کە ئەم جۆرە تیشکە بەکار بهێنرێ و جۆرەکانیشی جۆرێکمان هەیە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بۆ تەشخیص بەکارێت جۆرێکیشمان هەیە کەوا بۆ چارەسەر بەکار ئەهێنرێ جیاوازەکەش لەو وزەیە کە بەکار ئەهێنرێ ئەوانەی کە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بەکارهێنرێن زۆربەی جار وزەکانیان کەمە بەڵام ئەوەی کە بۆ چارەسەری نەخۆشی لەوانە نەخۆشی شێرپەنجە بە تیشک ئەوە وزەکانیان یەکجار بەرزە بۆیە کاریگەریەکانی لەسەر خانەکانی لەش زیاترێکە. لە ڕووی زانستیەوانێ هیچ بڕێک لە تیشک سەلامەت نییە بەس وەکو وتم ئەو تیشکانی بەکارێن هەڵسەنگاندن ئەکرێ بۆ سوودەکانی و ئەبێ زیاتر بێ لە زیانەکانی ئەنجا بەکارێت. تیشکەکان ئەکرێن بە چەند گروپێکەوە لە ڕووی مەترسیەکان و لە ڕووی کاریگەری لاوەکیەکانەوانێ هەندێکیان لەو کەسانەیان ڕوادات کە ڕاستەخۆ بەر تیشکەکە ئەکەون پیانۆترە سۆماتیک هەندێکی نەخێر لە کۆرپەکانە ڕوادات واتە ئەگەر خانمێکی دووگیان بەر تیشکەوێ ئەگەر هەیە کاریگەری لاوەکی لەسەر کۆرپەکە بەجێبێ هەڵ ئەمە پێوترێ جەنێتیک جۆرێکی تریشمان هەیە دابەشکردنی زیانی تیشکەکانە بەپێی ئەو سنوورەی کە هەیەی جۆرێکیان لە مەترسیە لاوەکیەکانی تیشک سنوورێکی هەیە لە خوار ئەو سنوورە هیچ ڕوونادا بەس ئەو سنوورەی تێپەڕاند بە زیادکردنی بڕی تیشکەکە زیانەکانی دەرەکەوێت بەڵام نەوعێکی ترمان هەیە جۆرێکی ترمان هەیە هیچ سنوورێکی نییە ئیتر لەوانەیە کاریگەری لاوەکی دەرکێ لەوانەشە دەرنەکێ بەڵام هەتاوەکو بەرکەوتن زیاتر هەبێ لەگەڵ تیشکەکان کاریگەریان لاوەکەکان ئەگەری زیاتری هەیە کە دەربکەوێت دەربارەی وێنەی تیشک بۆ خانمی دووگیان ئەبێ پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون لەگەڵ پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنەر بە لیژنەیەک قەرار بن کە ئایا ئەم تیشکە پێویستەکە بۆ خانمی دووگیانەکە بەکار بهێنرێ یاخود نا ئەمیش لیژنەکە چۆن قەرار ئایا وەکوتم ئەبێ سوودەکانی ئەو تیشکە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی خانمە دووگیانەکە زۆر زیاتر بێ لە زیانەکانی ئەنجا ڕێگە ئەدرێ ئەو جۆرە تیشکە ئەنجام بدرێ هەندێک حاڵەتمان هەیە بۆ نمونە ئەگە خانمێ دووگیان بێت و گومانی ئەوەی لێ بکرێ بۆ نمونە تووشی جەڵدەی سیەکان بووە ئەمە ئەتوانرێ ئەشیعەی تەنوریشی بۆ ئەنجام بدرێت چونکە ئەو سوودەی کە هەیەی زۆر زیاترە لەو زیانی کە هەیەی بۆ ژیانی خۆی هەروەها بۆ سەر تەندروستی کۆرپەکەی بۆیە وتم ئەبێ لیژنە قەراری لەسەر بە کە ئەم جۆرە پشکنینە ئەنجام بدرێ یانە بەس تا بکرێت ئێمە لە کاتی دووگیانیە هیچ جۆرە پشکنینێک ناکەین کە تیشکی ئەکسیتیا بەکار بێ یان ئەشعیتیا بەکار بێ ئەگەر ناچار بووین یا بەدیلی نەبوو بە سۆنەر یا بەنونە بەڕانینی مگناتیسی ئەو کاتە ئەتوانین کێمە تیشکی ئەکس بەکاربێنین لە جۆری ئەشعی ڕەشوسبی یاخۆ لە جۆری ئەشعی تەنوری دەربارەی زیانەکانی تیشک ئێمە وتم جۆرە دابەشکردنێکی ترمان هەیە هەندێک جۆریان سنوورێکی هەیە ئەگەر ئەو سنوورە تێنەپەڕێنی کاریگەرێکی لاوەکی ئەوتۆی نییە بەڵام کە سنوورەکە تێپەڕی بە زیادکردنی بڕی تیشکەکە کاریگەرەکانی دەرئەکێ بۆ نمونە سوربوونەوەی پێست بۆ نمونە هەڵوەرینی هەموو برینی پێست ئەگەر چاوبەر تیشکە بکەوێ ئاوی سپی چاو ئەمانە هەمووی کاریگەری لاوەکی تیشکن لەسەر ئەندامەکانی لەش ئەگەر هاتو بە شێوەیەکی زۆر بەری بکەوێت و سنوورەکە تێبپارێنن ئەمە جۆرێکیان بەڵام جۆرێکی ترمان هەیە هیچ سنوورێکی نییە یعنی لەوانەیە حاڵەتەکە و کاریگەری لاوەکێکە ڕووبات بە بڕێکی کەم لەوانەیە بە بڕێکی زۆریش ڕوونەیات لەبەرەوە هیچ سنوورێکی نییە ئەم جۆریان وەکو بۆ نمونە توشبوون بە شێرپەنجە توشبوون بە شێرپەنجە هیچ سنوورێکی نییە لەوانەیە بە بڕێکی کەم دروست بێ لەوانەیە بە بڕێکی زۆر لەوانەیەش لە بڕە زۆرەکەشە هەڕوونەیات بۆیە تا ئێستا زانست نەگەیشتووە بەوەی کە هۆکارەکەی دەستنیشانکە بۆچی ئەم جۆریان سنوورێکی نییە بۆ ڕوودانی ئەو جۆرە ئەتر جۆری شێرپەنجەکە شێرپەنجەی خوێن بێ شێرپەنجەی ئەندامەکانی تری لەش بێت دەربارەی زیانەکانی تیشکی ئەکس لەسەر کۆرپەلا پەیوەندی بە دوو هۆکاری سەرەکیەوە هەیە یەکەمیان تەمەنی کۆرپەکە کە تایە بەر تیشکەکە ئەکەوێ دووهەم جۆری تیشکەکە و بڕی تیشکەکە کەواتیا بەری ئەکەوێت بۆ نمونە ئەگەر هاتو کۆرپەکە پێش ئەوەی لە ناو ڕەحمدا لە ناو ڕەحمی دایکەکە جێگیر بێ بەر تیشکێکی زۆر بکەوێ ئەگەری ئەوەیە هیچ ڕوونەدانە ئەگەری ئەوەی هەیە کە لەبار بچێت پێش ئەوەی کەوا دروست بێت ئەمە لە هەفتەی سەرەتا تا دووە هەفتە ئەمە ڕوئەدات باشە دواتر هەفتەی چیمان هەیە لە دووەم هەفتەی کۆرپەلەوە هەتا هەشتەم هەفتە ئەگەر کۆرپەکە بەر تیشکێکی زۆر بکەوێت سنوورەکەی تێبپەڕێنێ ئەو کاتە کاریگەری ئەبێ لەسەر دروستبوونی ئەندامەکان لەوانەیە بۆ نمونە ناتەواوی لە ئەندامەکانی جەستەیە ڕووبات بەس وەکو وتم ئەمە سنوورێکی هەیە ئەو سنوورە ئەبێت تێبپەڕێ ئەنجا ناڕێکی و شێواوی لە ئەندامەکانی لەشە ڕوئەیات
دواتریش لە تەمەنی 8 هەفتەی کۆرپەکە هەتاوەکو 15 تا 25 هەفتەش لە بەرەوەی تەمەنی دروستبوونی مێشکی کۆرپەکەیە ئەگەر هاتو بەر تیشکێکی زۆر بکەوێ تیشکێکی زۆر لە ڕادەبەدەر سنوورەکەی تێ بپەڕێنێ ئەگەری ئەوەی هەیە کەوا IQ واتە زیرەکەی مناڵەکە کەم بێتەوە یاخود گەشەی مێشک و سەری کەم بێت و بچووک بێت. ئەمە ئامێری سیتیسکانە یان ئەشعەی تەنووریە کە یەکێکە لەو جۆرە پشکنینانی تیشکێکی زۆری تیا بەکارێت بەڵام ئەم جۆرە لە پشکنین هێشتا ئەو سنوورە تێ ناپەڕێنێکەوە زیانی هەبێ بۆ کۆرپە بۆیە وەکووتم سنوور هەیە ئەو سنوورە تێنەپەڕێنێ هیچ زیانێکی لاوەکی ڕوونادات ئەمەی کە لەبەرمایە جۆرێکە لە جلوبەرگی تایبەت کە ئەتوانین بەکاری بهێنین بۆ ئەوی کە خۆمان بپارێزین لە کاریگەری لاوەکیەکانی ئەو تیشکانی کە بەرمان ئەکەوێت ئەو کارمەندانی لێرە ئیشەکان ئەتوانن ئەم جۆرە لە جلوبەرگ بەکار بهێنن ئەوانەی کەوا ڕۆژانە بەرکەوتنیان هەیە لەگەڵ تیشکەکان یاخود ئەو دکتۆرانی کەوا ئیشەکان لەسەر ئامێری تیشکەکان ئەتوانن بەکاری بێنن بۆ ئەوەی کەوا کاریگەری لاوەکی تیشکەکان لەسەریان کەم بێتەوە ئەمە مادەی قورقوشمیتیایە ئەو تیشکانی کەوا وزیان کەمە و کاریگەری لاوەکی دروستەکەن هەڵی ئەمژێ ناهێڵە بگاتە جەستەمان و کاریگەری لاوەکی بەجێ بهێڵێت لە خانمی دووگیانە ئەگەر بمانەوە ئێمە ئەشعەی تەنووری بکەین بۆ سنگی وەکو ئەو حاڵەتی کە گومانی جەڵدەی سیلی ئەکەین ئەتوانین ئەم بەرگە بەکار بهێنین بۆ داپۆشینی سکی بۆ ئەوەی کە کۆرپەکە کەمترین تیشکی بەربکەوێت بۆیە ئەگەر هاتوو ئەم جۆرە لە جلوبەرێک ئەو شوێنەی کەمە بەسمانە پشکنینەکەی بۆ ئەنجام بین ڕێگری نەکات ئەتوانرێ وەکو سەلامەتی بەکار بهێنرێ هەروەکو هەم بۆ نەخۆشەکە هەمیش بۆ ئەو کارمەندانی کەوا لێرە ئیش ئەکەن ئەگەر ئێمە بمانەوێت ئەشعەی تەنووری بۆ ناو سک یان بۆ حەوز ئەنجام بین ئەم جۆرە لە بەرگی تایبەت ناتوانین بەکاربێنین چونکە ناهێڵێت تیشکەکە بگاتە جێی مەبەست و ئێمە ئەشعەکەی بۆ بگرین بۆیە بە پێی شوێنەکە بەڵام ئەگەر بمانێت ئێمە ئەشعەی تەنووری سەر بگرین ئەتوانین لەشی نەخۆشەکە یا چارە خوازەکە دابپۆشین بەم بەرگە تەنها سەری بەر تیشکەکە بکەوێت ئەم ئامێرە بریتە لە ئامێری مامۆگرافی کەوا پشکنینی سنگ یا مەمکی ئافرەتانی پێ ئەنجامەدرێ بە بەکارهێنانی تیشک دوو جۆر لە پشکنینی مامۆگرافیمان هەیە یان تیشکی مەمک جۆرێکیان بەکار ئەهێنرێ بۆ دەستنیشانکردنی پێشوەختەی نەخۆشیەکان یا بۆ ئەوەی کە دڵنیا بینەوانەیەکەوە هیچ کێشەیەکی تەندروستی لە سنگی خانمەکانیە ئەو جۆرە پێوترێت سکرینین ئەمە عادەتەن لە دوای تەمەنی 45 ساڵ خانمەکان پێویستە ئەم جۆرە پشکنینە ئەنجام بدەن وەلەو پزیشکی پسپۆڕی سنگ و مەمک قەرار ئەیات لە چ تەمەنێکە یان بە پێی وڵات و بە پێی شارەکە ئەو ڕێنمایانی کە دانراوە ئەگۆرە بەڵام بە زۆر لە دوای تەمەنی 45 ساڵ هەنێ وڵاتێ لە دوای تەمەنی 50 ساڵ ڕێنمایی خانمانەکەن کە بێن ئەم جۆرە پشکنینە ئەنجام بن ئەمە جۆرێکیان کە پێوترێ سکرینی جۆرێکی ترما هەیە بۆ تەشخیصکردن یان بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بەکارهێنرێ بۆ نمونە گەر خانمێک هەستی کرد گرەیەک لە ناو سنگیا هەیە بۆی دڵنیا بین لە جۆرەکەی یان گومانی نەخۆشیەکی لێ بکرێ ئەتوانین جۆرێکی تری مامۆگرافی بۆ ئەنجام بین کە پێوترێ مامۆگرافی تەشخیصی